ناوم ئاسۆ فاروق شید قادر حەمەساڵەحە کاندیدی ژمارە 89 لیستی 183 پارتی دیموکراتی کوردستانم. لێرەوە داوا لە ئێوەی بەڕێزەکەم متمانەی خۆتانمان پێبەخشن بۆ ئەوەی لە ڕێگەی یاسا و پرۆژە یاساکانی پەرلەمانی کوردستانەوە بتوانین خزمەتی زۆرترین توێژی ئەم کوردستانە بکەین. یەکێک لەو بابەتە گرنگانەی کە من بەڕاستی مای ئیحتیمامی گرنگی پێدانی منە بۆ قۆناغی یەکەم زیندووکردنەوە و بەدواداچوونە بۆ بڕیاری ژمارە 19 لە ساڵی 2014 پەرلەمانی کوردستان کە باس لە هاوتاکردنی موچەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکات لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پۆلیس. بەڵێنی ئەوەتان دەدەمێ لێبڕاوانە یەکەم کاری ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەو زیندووکردنەوەی ئەو بڕیارە و ڕگەی ژمارەسەی بڕیاری ژمارە 19 ساڵی 2014 بێت. ئاسۆ فاروق قادر لە ساڵی 1970 لە ئاوارەی و لە ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە ساڵی 1994 تا 2003 ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان بووە. لە ساڵی 2006ەوە تاکو ئێستا بەڕێوبەری پێشکەوتووە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان. لە ساڵی 2014 بڕوانامەی ماستەری لە کارجێڕی گشتی لە ویلایەتی ڤێرجینیا لە ئەمریکا بەدەستێنەوە. لە ساڵی 2003 بۆ 2004 ئەندامی مەکتەبی پەیوەندیگشتەکانی پارتی دیموکراتی کوردستان بووە. نوێنەری قوتابیان بۆ ڕێخستنی کار و چالاکیەکانیان لەگەڵ دامەزراوە حکومی و حیزبیەکان. زمانەکانی فارسی و ئینگلیزی و عەرەبی دەزانێت. یەکێک لەو کارە لە پێشینانەی کە بەنیازم پاش دەرچوومان بۆ پەرلەمانی کوردستان ئەنجامی بدەم بە دوواداچوونە بۆ بڕیاری ژمارە 19 ساڵی 2014 پەرلەمانی کوردستان بۆ ڕێخستن و هاوتاکردنی موچەی پێشمەرگە وەکو موچەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ پۆلیس. ئایا ئەمەتان پێ چۆنە؟ ئایا ئەمە هەنگاوێکی باشە بۆ ڕێخستن و باشکردنی ژیانی پێشمەرگە؟ ئەگەر بیکەناندەی باش ببی بەسکا هەموو ڕابردوو هەرچی ڕای برد چ نەبوو ئەدا مسام دەخۆڵان ئومەدم کامایە دوێنێ برا وەڵا هەرچی دیتم ڕای لەمە هەر دەنجی خۆندا و هەڵ کشت و خۆن بە ئیدەکدا ئەو لەن ئەوەی وەریەگەرت و خەڵات خەڵ هەر بیشنە هەر ئەوم دیتی ئەوی دەرچ و لە خۆ چوو لە جێ خۆ پاردا و وەریگەرت و کەس ببینم مسام دەخۆڵ ئەنجە و زار وە دەرەچیاننا ئومێدم نەمایە چونچی لەبەرەوەی جارێکنا دوونا سێنا چارنا ئەو ئەمە ڕابەردە و شەیدا ئەوەی پێشمەرگەدا قیمەت و بە گەورە نەزانانی یعنی کورد نییە چێ پێشمەرگە نەبەیاتونە تەنێکوانەوە بڕۆی ئێستا یەکسانکردنی موچە لە ڕووی خانشین و لە ڕووی مامۆستایەکان و لە ڕووی هێزی پێشمەرگە لەشە شووا بکەم باشە. ئەم کاتە باش بوو چۆنی باشی؟ من ناوم ئاسۆ فاروقە کاندیدی ژمارە 89 لیستی 183 پارتیم بۆ پەرلەمانی کوردستان. بەڵێ بەڵێ جا من خۆم وەکو خۆم ئەوکو کاندیدێکی پارتی لەوانە بووینەوە بێ ئەو مۆدەی بەسەر چووە. بەڵێ زۆر سپاس بەڵام تۆ ئەگەر ڕخسەتی بەزێ پارە لە عالەمی وەردەگرێت ئەمە ئەوە نینە بابەوە ئەو بەسەر چووە مۆدلە ئەم مۆدلە بەسەر چووە. زۆر سپاس بۆ ڕای جەنابێت بەڵام ئەگەر جەنابی خۆم ئەو هایە ڕاکە سالۆ خۆیتی ئەگەر مەرج نییە بەو شێوێ بێت خەڵکێکی دڵسۆزن لە وڵاتە نیەتیان باشکردنی ئەم وڵاتی هەیە ئەگەر خەڵکێکی دڵسۆز بێوێت دەرفەتی بدرێتێ ئیش بکات لەم وڵاتە بۆ خزمەتی بەرژەوەندی گشتی خستنە پێش بەرژەوەندی گشتی. من وەکو کاندیدێکی پارتی یەکێک لە هەرە کارە پێشینەکانم ئەوەیە کە ئەگەر چوینە پەرلەمان موچەی پێشمەرگە هاوتای موچەی هێزەکانی ئاسایش و پۆلیس بکەین. ئایا تۆ ئەم بەرنامەی منت پێ باشە؟ وەڵا ئەمە زۆرم پێ باشە گەڵان لەوەی باشتر هەیە عالەم بە تێری لۆ خۆی بژی محتاج نەبی لەوەی باشتر نیە هیچ شتێک لەوەی باشتر نییە ئەگە بژی کابرا ئەگە بە تێری بژی و ئەتو ئیش بکەین و عالەمی ئەمەش ئەومان دێت ئەمەش دەنگ دەدەینە تو. زۆر سپاس بێگومان ئەمەش دڵماشکە یعنی هیچ شتێکمان نەکرا هیچ ئەوەک نەکرا هەر دەرێن ئەو جارە کابرا ئەوڕۆ دەنگت دەدەینە سبەنی هەر ناشمان ناسی. بێگومان من یەکێک وەکو خۆم وەکو کاندیدێکی پارتی کە پارتی دەستشانیان کردوم بە نێتێکی پاکەوە بۆ خزمەتی میلەتی خۆمان
ئەم هەنگاوەمان ناوێشتووە وەکو لە ئیشکردنی ڕابردووی خۆمان تا ئێستا بەردەوام بەرژەوەندی گشتیم پێش بەرژەوەندی شەخصیەکانی خۆم خستووە بەم نیەتەوە ئەم هەنگاوەمان ناوێشتووە و ماستەرم هەیە لە کارگەڕی گشتی لە زانکۆی ڤرجینیا لە ئەمریکا و ئومێد دەکەین ئەو دەرفەتەمان بدرێتێ بۆی بتوانین بە نەفەسێکی نوێەوە بینە ساحەکە و بتوانین خزمەتی خەڵک و خزمەتی بەرژەوەندی گشتی ئەمە زۆرمان پێخۆشە گاوانەوە کە خسەشتان کرد بڕیارتاندا بڕیارەکانی خۆتان جێبەجێکەن ئەگەنا پێتان نەکرا مەیکەن یەکێکە لە هەنگاوە باشەکان کە ئەگەر ئەنجامی بدەن چونکە هاوتاکردنەوەی موچەی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی پۆلیسی عێراقی و جێیشی عێراقی شتێکی دەستکەوتێکی مەزنە بۆ ئێوە من زۆر باش دەزانم ئەو کارە لە هەمووی باشترە بەڵای منەوە هیوادارم بەڵێنەکەتان بێرنە جێگە و هیوادارم موچەکەی پێشمەرگە بەرزکەنەوە ئەنگۆ لۆما ئەمەش لۆنگۆ دەبێ ئەو هابی ئەو پێشنیازێکی ئەنگۆ دێکەن ئێستا کە لە پێشمەرگەی تەعام بە دەرەجەیەک زۆر 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 مهمە لۆ پێشمەرگە لۆش پۆلیسانیش چکە بەڕاستی زۆر ماندی ناوانە پێشمەرگەش زۆر مەغدورە لە ژیاندا زۆر زۆر مەغدوری دیتە مامۆستا ئەو پرۆژەیەتەوە زۆر زۆر پێ باشە بەڵام چاو لەکەم مامۆستا نابێ عاجز بیت ئەمە ڕابردوومان لە پێشە مەبەستم ئەتۆ نیە یەکەم جارە بە خەمە جەنابرگەم بەڵام ئەمە ڕابردوون لە پێشە ڕاستی یعنی لە ڕابردوودا یعنی جەنابی ئەمسالی جەنابەت یعنی دوور بێ لە جەنابەت زۆر زۆر وەعدیاندا بەڵام عەمەلیان مەقسەکەی خۆ نەکرد لەنا لەوانەیە من ئەوەش بم لەوانەیە ئەوەی نەش بم ئەو لایەنش بم ڕاستی گەلەیە بەڵام هیچیان یعنی بۆ نەکردینە ڕاستی هیچیان بۆ هیچ کەسێک نەکرد بەڵام ئێستا ئەمن هەویەی پارتی نییە شەهیدی پارتیم هەیە برێ چەند ساڵە نەماوە 19 ساڵە شەهیدم نەماوە گەلێ کوڕم کە شەهید بووە داکم شەهیدە لە ئەینون یعنی وەکو پێشمەرگەی سەنگەری وایە گەلێ هەتا ئێستا لە موچە زیاتر وەرم نەگرتووە چەند ساڵ و ئەمە 7 ساڵ پێش ئێستا دەبوو ئەمە خانوو عەرز و قەمەرگت بە بەڵام بە قورئانێکە عەقیدەت پێ تا ئێستا ئی وایە 3 عەرزی وەرگرتووە بەڵام ڕۆژێکی پێشمەرگاتی نەکردووە. یەکێک لەو خاڵە گرنگانەی کە بەڕاستی گرنگە بە دوواداچنی بۆ بکەم بڕیاری ژمارە 19 ساڵی 2014 پەرلەمانی کوردستانە کە تا ئێستا وەکو خۆی نەچۆتە جێبەجێکردن و واری جێبەجێکردن بزانین ئایا بۆچی ئەو یاسایە و ئەو بڕگەیە ئەو مادەیە بە تایبەت تا ئێستا نەچۆتە واری جێبەجێکردن. تەبیعی دیارە چەند هۆکارێک هەیە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بەڕاستی بەداخەوە حکوومەتی ناوەندی دوای بڕینی میزانیە و موچەی هەرێمی کوردستان و بە تایبەتی تر هەموو حەسانەی پێشمەرگە هۆکاری دووەمەوە بۆ خودی لە پەرلەمانیش لە ڕاستیدا بەهۆی ململانەی سیاسی دانەنیشتنیان لە پەرلەمان نەتوانرا ئەو بڕیارە یاخۆت بیکەنە بە یاسا یاخۆت جێبەجێ بکرێت. تەنها خاڵێک کە چوو بێتە واری جێبەجێکردنەوە ئەوش خاڵی یەکەمی مادەی یەکەمی ئەو بڕیاری ژمارە 19 ساڵی 2014 ئەویش ئاماژە بۆدا کە هێزەکانی پێشمەرگە دەبێت یەکەم موسسەی حکوومەت بن کە موچە دەبێ وەربگرن بەڵام لەگەڵەوەشا زۆر جار سەرڕای ئەو هەموو نەهامەتی و چەرمەسەری و گەرما و سەرمای پێشمەرگە لە سنوورەکانی هەرێمی کوردستان کە شەو ڕۆژان خستووەتە سەرێک بۆ پاراستنی خاک و نیشتیمان و ئارامی هاوڵاتیان سەرڕای ئەوەش دەی سەرەکەی زۆر جار موچەکانیان دوا دەکەوێت و لەگەڵ دواخستنیشی ئەکەوێتە دوای موساتی ترەوە. ئایا ئەمە چ وەسیلەیەکەیە پێکەوە لە داهاتوودا چۆن دەتوانین ئەمە چارەسەر بکەین؟ دڵنیام جەنابێت وەکو ئینشاڵڵا پەرلەمانتارێکی هەرێمی کوردستان داکوچکارێکی بەتوانا بن بۆ ئەوەی بەڕاستی پێشمەرگە بۆ هەموو شتێک لە پێشەوەیە لە تەسحیە لە خەبار لە ماندوو بوون بەڵام لە کاتی شەڕی داعش موسسەی پێشمەرگە موچەکانیان یەکەم لیز بوو کە موچە ئەدرا بەڵام لە دوای کۆتایی شەڕی داعش جارجار دوا ئەخرا یان لە وەسەد ئەدرا یان لە دوای تر ئەدرا جا ئومێد دەکەین ئەم بڕگەیە ببێتە بەرنمەیەکی وە کە هەمیشە پێشمەرگە بەڕاستی لە پێش هەموو موسسەکانی تر موچەی خۆی وەربگرێت چونگاتی پێشمەرگە زۆربەی هەمووی کرێچی و زۆر وەکو دەڵێ خەڵکێکی مزاحی هەیە و زۆری خەڵکێک لە شوێنەکانی تر هەڵقەناوە وەکو دەڵێ ئاوارەیە
جا بۆیە ئومێد دەکەین یان بەهۆی ئیداماتی کە دەچێت بۆ واجب زۆر زەرورە لە کاتی خۆیدا بێت چونکە تاکە سەرچاوی ژیانیان هیچ سەرچاوێکی تەنیا تەنیا موچەکەیە ئەگەر بێت و موچەکە زوو بەدەستیان بگات هەم لە ئیسنای واجبدا هەم بۆ دەوام هەم بۆ ماڵ و مناڵ دەتوانن وەکو دەڵێ بە گەرم و گوڕ و بە تینێکی ترەوە بێنە واجبکردن و بسنە داخلی واجبن و ئەدای واجبی خۆیان جێبەجێکرد. بوونی سوپایەکی بەهێزی نیشتیمانی کە ئینتیمای بۆ خەڵک و خاچی وڵات هەبێت یەکێکە لە کۆڵەگە سەرەکیەکانی دروستکردنی دەوڵەتێکی مۆدێرن و سەردەمی. هێزی پێشمەرگەی کوردستان کە هەر لە بنەڕەتدا بۆ پاراستنی ماف و مان و ئازادی خەڵکی کوردستان لەدایک بووە و یادگاری شیرینی سەردەمی کۆماری کوردستانە، ئەمڕۆ لە هەموو کات زیاتر پێویستی بەڕێخستن و یەخستن هەیە بۆ ئەوەی بتوانێت بەرپەرچی هەموو پیلان و شەڕەنگێزیەک بداتەوە. پێشمەرگە کە بوو بە سیمبولی تێکشکاندنی خوڕافەی خەلافەتی داعش و توانی بە جیهان بسەلمێنێت کە لە بەرامبەر تاریکپەرستاندا ئەو داکۆکی لە ڕووناکی دەکات، ئەمڕۆ خۆی چەندین کێشەی هەیە کە پێویستە لە پەرلەمانی داهات و بەڕژدی کاری لەسەر بکرێت. دابینکردنی ژیانێکی شایستە بۆ پێشمەرگە و خانەوادەکانیان و پڕچەکردن و ئامادەکردنی بۆ هەموو ئەگەرێکی نەخوازرا و خاڵێکی دەستپێکە بۆ دامەزراندنی هێزێکی نیشتیمانی کە دەبێتە خاڵی وەرچەرخاندن و دامەزراندنی ئینتیمایەکی نەتەوەیی. لە خولی پێش و پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە دەبێت موچە و دەرماڵەی هێزی پێشمەرگە هاوتای موچەی هێزەکانی ناوخۆ و ئاسایش بکرێت و دەرماڵەی مەترسیان بۆ خەرج بکرێت. ئەوە جگەلەوەی پێویستە پێداچوونەوە بکرێت بە بەرزکردنەوەی پلە سەربازیەکانی پێشمەرگە. ئێستا لە سەرەتای ئەم قۆناغەنوێی هەڵبژاردن هەمووان باش لە ئەرک و گرنگی هێزی بەهێزی پێشمەرگە تێگەیشتون و هەر بۆیە بەهێزکردنی دەبێتە مایەی بەهێزبوونی نیشتیمان و ئەمەش لە ناوچەیەکی پڕ لە شەڕ و ئاڵۆزی و ململانەیە لە نێوان گروپ و دەوڵەتە ڕکابەرەکان دەبێتە پارسەنگی ڕاگررتنی هاوسەنگی و خاڵێکی بەهێز بۆ سەقامگیری لە هەرێم و هەر ئەمەشە ئەو ئەرکە دەخاتە سەرشانی هەموو لیست و لایەنەکان کە پێشمەرگەوە قەڵغانی بەرگری ببین و داکۆکی لە ماف و بەرکەوتەکانی بکەن. ئێستا لە مەحوەری گوێڕین لە خزمەت برا پێشمەرگەکانی کوردستان پارێزەرانی شەرەف و کەرامەتی خەڵکی کوردستان هاتوینەتە خزمەتیان ڕاوێژیان پێ بکەین سەبارەت بە ژیانی پێشمەرگە و بارودۆخی پێشمەرگە و بە شێوەیەکی گشتی بۆی ئێمە سبەینێ وەکو پەرلەمانتارێک لە هۆڵی پەرلەمانی کوردستان چۆن دەتوانین دەنگ و ڕەنگی ئەوان بین بۆ پاراستنی مافەکانی ئەوان و ئەو خزمەت گوزارانیانی پێویستە پێشکەش بە پێشمەرگە بکرێت. ئەمڕۆ هاتینە خزمەتیەوە بۆی پرس و ڕاوێژێکتان پێ بکەین ئامۆژگاری و قسەی ئێوە وەربگرین بۆ ئەوەی سبەینێ ئەگەر ئێمە وەکو شانسی ئەومان هەبوو وەکو پەرلەمانتارە چوینە هۆڵی پەرلەمانەوە چۆن بتوانین خزمەتی پێشمەرگە و بنەماڵەی پێشمەرگە و خێزانی پێشمەرگە بکەین لە هۆڵی پەرلەمانی کوردستان و ئەو کێشە و گرفتانەی ئێوە هەتانە سبەینێ ئێمە چۆن بتوانین پارێزگاریتان لێ بکەین و بیخێنە بەر ڕاو گفتوگۆی پەرلەمانتارانە. ئینشەڵڵا جەنابیشتان سەرکەوتووە بن بۆ ئایندە دەچنە هۆڵی پەرلەمان دیفاع بکەن لە مافی پێشمەرگە تا ئێستا مافێکی زۆری خوراوە مافەکانی زەوت کراوە لە هەموو ڕێکەوە. ئەو بڕیارەی پەرلەمانی کوردستان ساڵی 2014 ژمارە 19 کە باس لە پاراستنی مافەکانی هێزی پێشمەرگەی کوردستانەکە و بە تایبەتی تریش ئەو خاڵەی کە من باس لەوەکەم کە مای گرنگی پێدانی ئێمە بێت لە پەرلەمانی کوردستانە بۆ جێبەجێکردن کە ئەویش هاوتاکردنی موچەی هێزی پێشمەرگەی کوردستانە لەگەڵ هێزەکانی تری ئاسایشی ناوخۆ. ئایا تۆ ئەو جێبەجێکردنی و خاڵە بە گرنگ ئەزانی بۆ پێشمەرگەی کوردستان؟ بەتاکید ئێمە چۆن بە گرنگی ئەزانین لە سنگەرەکان نابین ئاواش گرنگە ئەم پەرلەمانتاران مافی پێشمەرگە فرامۆژ نەکەن بە هەموو چین و توێژەکانەوە. پێشمەرگە ئەرکێکی قورسی لەسەر شانە، پێشمەرگە دیفاع لە شەرەف کەرامەتی ئەم میلەتە ئەکات،
پێشمەرگە دیفاع لە پەرلەمانی کوردستان ئەگا کە هەموو دنیا چای لە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانن لەم کاتەیە و داواکارم لەو کاندیدە بەڕێزانەی بە هەموو ڕەنگەکانەوە کە ئەچنە پەرلەمان دیفاع لە هێزی پێشمەرگە بکەن چاویان لە پێشمەرگە بێت چونکە پێشمەرگە زۆر مەغدورە کە ئێمە هەر کەسێک بچێتە پەرلەمان ئەم دیفاع بکات بە هەموو ئەندام پەرلەمانەکانەوە ئێمە سوپاسیانەکەین بەبێ جیاوازی با موچەکەش بۆ هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بێ نەکرد بۆ حیزبێک یان یەکێتی یان پارتی. هەڵبژاردننی من بۆ ئەم خاڵە بەڕاستی بۆ ئەوەیە کە ئەبینین ژیانی پێشمەرگە سەرڕای ئەو هەمووە ناخۆشی و گەرما و سەرما و بوونیان لەم جەبهانە لە دوا خاڵەکانی سنووری کوردستان پارێزگەری خاکی پیرۆزی کوردستان و شەرەف و کەرامەتی خەڵکی کوردستانن ئەوەیە کە بتوانین خزمەتێکی ئەوە بکەین بە تایبەت ئەو خاڵی هاوتاکردنی پێشمەرگە لای من گرنگی پێدانە هاوتاپێکردنی موچەی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخوا ئایا تۆ ئەمە چۆن هەڵە سنگێنی و بە خاڵێکی چۆن ێزانی بۆ سبەینەی پەرلەمانتارانی خولی داهاتوو دوای سەرکەوتن بۆ تۆ خوازم بیتە یەکە لەو ئەندام پەرلەمانانی پشتە هۆڵی پەرلەمان و دیفاع بکەی لە مافەکانی پێشمەرگە و پێشمەرگە ئاسا دیفاعمان لێ بکەی لە هۆڵی پەرلەماندا. دەرەنجامی سەردانەکەی ئەمڕۆمان بۆ لای هێزی پێشمەرگەی کوردستان بۆمان ڕوون بووە کە سێ خاڵی سەرەکی مایەی گرنگی پێدانی ئانی ئەوانە. یەک خاڵی هاوتاکردنی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخۆ. دوو دابینکردنی بیمەی تەندروستی بۆ ماڵ و خێزان و کوڕ و کچی پێشمەرگە. سێەم هاتنەوەی پلەی پێشمەرگە لە کاتی خۆیدا.